ناوێتە بخێر دوو ناون کیژانن ناوکی پیرۆیە یەک ڕقیاتەی دەفتەری دا ڕقیاتەیە ئەوێ نێش پیرۆی پیرۆ کیژانێ حەز دەکەێت خان چ خۆشە هیچ ئەکانێکی بەحسا خۆ بکە تا ئەمرێ خۆ چاوا دەرباز کردە چ دیت بوو شاهدەی چ ئەمری خۆ مەمێری خۆ کرد مەمێری خۆ کرە مەزە کاوەرەوەرە دەکەنگی کرە مەزەل بازە ساڵم کرێ مەزە ئۆ دەکانێ ئۆ ئەشەغزێ بنمایە تو تەنێ زارۆکتنە زارۆکەنم تەو پیرۆ هەب نانە نەباش بوشتەرە چما دەردەوی چ بوو چ دکرد ئەو ئەختیار بوو ئەس گەنج بووم مژی بخۆرە ئەختیار کرد ئەژی بوومە ئەختیار و چ قەسیشتە مەستر بوو تو بزۆرێ دانێدە نۆڵاش خۆ کێفا خۆ چوو من كيف أقدر كوكيلقى أخو برتشو چما شفت هاتبو چند سالی بوی وقتا تزوج 25 سالي بو 25 سالی و او چند سالی بو أو جيت 4 سالي سالی